سەرەتا سوپاسی خوێندکارانی ئەزیز دەکەین کە بەشدار بوون بە حەماسەتێکی واوە هەمومانیان دڵخۆش کرد. ئێمە و ئێوە هەمومان بەیەکەوە بینەری کورتە ڤیدیۆیەک دەبین لە سەرەتای یەکەم هەنگاوی ڕاگەیاندنی پرۆژەکە تاکو کۆتایی. زۆر سوپاس بۆ هەمووتان و پیرۆزبایی لە گشت بەشداربوان و هاوکارانی بەرنامەی من کتێبم خۆشەوێت دەکەین و ئەم کارە جوانە و نمونەی کە کردوتانە هەر بژین. من لێرەوە دەمەوێ زۆر سوپاسی کاک قوبات بکەین، دەستخۆشی لێ بکەین بۆ ئەم پرۆژە جوانە لەگەڵ ستافی بەشی گەنجان. ئەو نەوەیە گەورەترین هەوێنی گەشتبینی ئێمە بۆ داهاتوو. ئەم پرۆژەیە فعلاً هەنگاوێکی زۆر گرنگە ئەگەر بەردەوامی پێ بگرێ، ئەگەر بەگشتی بکرێ بە سەر شار و شارچەکانی کوردستانە. بە هەموو خوێندکارانی بەشداربوو دەڵێم تکایە دڵی مەگرن، گرنگەوە نییە ئێوەش ئەنجامتان هەیە، گرنگەوە نییە لە یەکەم و دووەم و سێم نەبوون، مادام گرنگ ئەوەیە کە سەلمانمان کۆیە شایەتی ڕۆشنبیریە، مادام بەشداریمان کرد هەموومان یەکەم. زۆر سپاس.